يلا السلام عليكم. يوادان زور باشمن لبروي بابا تكامل مناي زردخنا لجاني في غنبرة صلى الله عليه وسلم با صلوات اللبين. يلا اللهم صل على محمد وعلى آل محمد. باش او بابت امرو باس یکین زیاتر چون او بابت سایکولوژیکش ولا قال سودی چه بو درون زردخنا سودی چه بو درون بلام نمونه کان لسر جاني پیغمبري خواه صلى الله عليه وسلم لبروا هر دو شربتكين هندك حديث لسر زردخنه پیغمبري خواه لحدث كان لردا كان لقال شاباس يواكين استفاده چه بو درون استفاده چه بو جيان و چون بكاري بينين وبو گرنگا كواتا او بابت امرو الى خدمت نبي لما ويم ساعات بو ساعه نوي كهي لبردستا ان شاء الله جسد من دي بو همولاك زردخنه بكن داي هي اگر دول ايره هي اگر زردخنه بكازان شي رويا اما اني شقبه سكا هنا الرقبه دمك بينا كانيو زردخنه بكنت كاكم يعني زردخنه بارنيه سنتي تناتي زان يعني بس سنتنيه ببارنيه بيشتني طبعا اگر ما بين كرتي كينوانه هموش يعني پیغمبر خدا صلی الله علیه و سلم کرد کینوانه طبعا من داعینیم او شتاننیم من دکتوری کی درونیم لروی درونیو ذات قصه سرکم تکاکم يعني كزمان زانه من شتانه تنازانم بلام وما ارسلناك الا رحمه العالمين اگر هر هموش يعني پیغمبر خدا صلی الله علیه و سلم کرد کینو هر هموی و سيبو تشل علماء شكوبونوان الى 2012 سيانزا لقطر يا لشاري شكوي يلا وضعت شكوي بيرمنا بالضبط المهم كوبونوان الى سروي فيلم يقدر كري سر پیغمبر خدا صلی الله علیه و سلم بەڵام ئیتر ئیشکالەکە لەوەیە بوو خودی پێغەمبەر دەرکەوێ یا دەرنەکەوێ ئەنیوەی لە ئاخیرا کۆبوونەوانێک کە ئەبێت لە کۆتایی فیلمەکە کۆمەڵێک بەها بگێنن گەشتنە کۆمەڵێک بەها نووسیانی کۆمەڵە قیەم بەڵام لە ئاخیرا وتیان نا ئەبێ یەک قیەمی سەرەکی هەبێت لە ئەوەڵ تا ئاخیری فیلمەکە ئێمە فیلمەکە لەسەر ئەو مۆزوع بڕوە هەر هەمویان بە کۆی دەنگ بەبێ خلاف هەر هەمویان گەیشتنە ئەوەی کە ئەبێ ئەو قیەمە چی بێ وما أرسلناك إلا رحمة للعالمين اما الا بو ناردوی که بو همو جار رحمت بی طبعا بو همو جار رحمت بی ابي كوملك مواصفات تيابي ومواصفات اناش مواصفات نرمونياني تيا وبشكي شي لويا ك ناراحت كان جيان لقى خويا ندكلني لبروا باس يواكن امر پیغمبر خدا صلی الله علیه و سلم زردخنی چون بو لشونه کا پیغمبر خدا فرمای صلی الله علیه و سلم تبسمك في وجه اخيك تي خوي تبسمك في وجه اخيك صدقه يعني خير تقا بو لبروي كاتك تو زردخناكي بو من يا ابي زردخنه بكم برامبرت يا ابي هیچ نبي دل خوش من برامبر بو زردخنه که تو بميكي بوچی چ تو باشيك برامبر بمن كردو دلي منت خوش كردو برزان دنيا بن خلشي هزارها دلار بخشه بس وي تو زدلي خوش بجاري وازان هزارها دلار بخشه تريا سفرك يا چبلای پزیشک یا هر شتك بس بو وي دلي خوش به 2000 ببلاش تو دلت خوش به اگر زردخنه بكي بوكي بو برامبركات بويا منال خلق زور خوشوي بو خلق زور خوشوي منال ها هذا خويا فيك انا زردخنه هي بوت مرتاحه بدا مچاي كواتا بويا زور ما منال ما خوشه جرير يك كلواني كبيجو مسلمان به لشينكا امشو خوانواني الله تقريبا شل روجك بيج وفاتي پیغمبر خدا صلی الله علیه و سلم مسلمان به چند روش بەڵام ئەڵێ الله هیچ کاتێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم منی نەبینیوە ئیلا زەردەخەنەی کردو بە ڕوومە هیچ کاتێ پێغەمبەری خوا ئەگەر منی ببینایە ئیلا زەردەخەنەیە کرد ئەزانن جورەیر لە چ کاتێکا موسڵمانە بێت لەو کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پەیامەنێرێ بۆ کیسرا پەیامەنێرێ بۆ ڕووم پەیامەنێرێ بۆ هەموو دەسەڵاتدارەکانی گیان کە بێنە ناو دینەوە طبعا ئەزانن زۆربەی ڕەفزیەکە وایە وعندێکیش خەریکە هەڵەگەڕێتەوە لە دین وانەی تازە موسڵمان بوون خەریکە هەڵەگەڕێتەوە جێیشێک دروستەکە نایەنێ جێیشی چی جێیشی عوسرە ئەوەی کە ئوسامەی کوڕی زەید لەسەر قایدی جێشەکە بێ ئەمێ پێت بڵێن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەو کاتە ناڕەحەتی کە مەجموعەی موسڵمان لە دینەکە هەڵەگەڕێنەوە مەجموعەی ملوکیش نایەنە ناو دین و ئەسڵەن گاڵتەشی پێەکەن لەو کاتە جورەیر موسڵمانە بێ باشە یەکێکە لە قایدەکانی یەکێک لە عشيرتەکان پێغەمبەری خوا مرتاحە بەوەی کە ئەمیش لە موسڵمان بووەکانە بۆیە هەمیشە کە ئەی بینێ کاریگەری لەسەر جورەی دروستەکە بەچی
بە زەردەخەنە. بۆیە هەموو خۆشیەکەی جوورەی ئەوەیە لە چەند شوێنیش کەش عینەن حەدیث هەیە بە لەفزی تر ئەڵێ پێغەمبەری خوا بینیمێتی ئیلا زەردەخەنەی کردو. چەند خۆشە. تۆ لەم ناڵیایەکێکە زۆر خۆشویستۆ بۆ خۆشەویستۆ بیرکەرەوە یا پارەی یاویتەتێ یا دەستیە ناوە بەسەرتا یا زەردەخەنەی کردووە یا هیچ نەبێت لێو تووڕە نەبووە. وایەوە نییە. من ئێستش لەبیرم ناچێ ئەوەی کە جاری وا بوو زرم پیاە کێشای نەشتە زانی چیە بۆ پیاو کێشرا نازانی ئێوەش لەبیرتان ناچێ وانە ئەو زەلامەشە لەبیر ناچێت کە زەردەخەنەیەکێ کرد. عینە نشت قائدیش بۆ ئەوانەی کە لەگەڵیان کەس لەبیری ناچێتەوە زەلامە زەردەخەناکە بەرامبەری. بۆیە لەسەر دڵی گەورەیە. جامە پەیامێکە پێغەمبەری خوا لە چ کاتێکە صلی الله علیه وسلم زەردەخەنەیە بووە؟ ناڕەحەتترین کات تۆ بێنەر بە چاوی خۆ ئەوەی کە ئەمڕۆ موسڵمانە بەیانیەڵێ وەڵام من دواو ناکەوم. ئێمە کێشەکە لەوایە ناتوانین ببەخشین هەندێک جار ڕەزیلی لە بەخشین. زەردەخەنەیەک نابەخشێ چاوەڕە ئەمە ملیۆنێر بێ. زەردەخەنەیە نەبیبەخشە. تەسەوور ناکەی بەبەخشینی زەردەخەنەی لەوانەیە یەکێک نەجاتی بێ. ئەزانن هەر تۆ لە خزمێکی خۆت بە بێتاقەتی هاتوو بەرەوە لێی تووڕە بە. لەوانەیە بچە کەت نەبنێتەوە. لەوانەیە بچە عەزەت یەکێ بە. لەوانەیە بچە شتێک بجێ. ئەلموهیم کاتە کەتنێک دروست دەبێت. عەکسەکەی چییە؟ دوو نەسیحەتی خێرەکەی دوو قسەی باشی بۆکەی زەردەخەنەیەکی بۆکەی بەرەو باشترە چێ لەبەرەوە سرۆتۆنین لە حاڵەتێکە زیاکە یەکێک لە حاڵەتەکان ناوی چییە؟ ناوی چییە؟ ناوی زەردەخەنەیە. سمایل زەردەخەنە زۆر جوانە گەر دیقەت بێ کاڵی زەردەخەنە ئەوەت ئاوای لێ وایە سمایل ئیبتیسامە وایەوە نییە کاتە زەردەخەنە زەرورە. سیرۆتۆنین یەکەم حاڵەت کێ زیاکە کاتێک شتێکی خۆشە بیستیت کاتێک شتێکی دڵخۆشکەرەکەی کاتێک زەردەخەنەیەکەی کاتێک عیبادەتەکەی بە خوشوعەوە کاتێک قورئانە خوێنی کاتێک یارمەتی نەفەرێکی هەر نەفەرێک کاتێک ڕیاضەکەی کاتێک پیاسەیەکی لەناو سەوزاییەکە بە مرتاحی بەس بیر لە شتی ڕابردوو ناکەیتەوە فعلەن پیاسەیەکەی تەمام کاتە لەو کاتانەیە سیرۆتۆنین چییە بێ؟ زیاتر دەرەچێت. ئەی لە چ کاتێکا سیرۆتۆنین کەم دەرەچێتەوە؟ کاتێ بێزاری بێتاقەتی تووڕەتەکەن پەستەکەن ژیان ئەو ئاواخێکی خیانەتی لێ کاشی زاستەکە ئەم جۆرە شتانە تەمان لەو کاتانەیە سیرۆتۆنین کەم دەرەڕژێ. بەڵام تەعەود مەکە لەسەری بەردەوام وابی ینی ڕامێ لەسەری ئبتەسیم چونکە زەردەخەنە لەوانەیە شتەکە حل نەبێت بەس هیچ نەبێت تۆزە مرتاحترە بی یەک تۆز مرتاحترە بی یا هیچ نەبێت شتە دەرەوە. من ناڵێم گریان خراپە گریان باش تووڕەبوون خراپە ئەوەی کە شتەشکێنی بەڵام زەردەخەنەش باشترە یانی ئەگەر بیکەین. سێەم شت چییە؟ ئیمیونیتی. ئیمیونیتی یعنی مەناعە. زانین مەناعە و دڵخۆشی عیلاقەیان هەیە بێکەوە زۆر بەحثەیەک بەحث بەسەریعی بەحثێک لە ساڵی 2011 ئۆکتۆبەر 2011 لە پەبمێدی شەیە دوای لینکەکە شەیە گەروستان کۆ زۆر بەحثەیە ئەم بەحسە باسی چیەکە باسیەوە ئەکاڵێ لە خەستەخانەیەکی مناڵانە طبعا ڕۆژانە عادەتەن خوێن وەرەگیرێ بۆ نەخۆش. ئەم جارەتیان با بەحسێ بکەین ئەیانکەین بە دوو گروپەوە گروپێکیان هەر بە تەبیعی کارمەندەکە چ خوێنەکانیان لێ وەرەگرێتتر مناڵەکە ئەگری ناگری کەی بخوێتی. گروپێکی تریان پێشەوە بچین خوێنان لێ بگرین بەجلی میکی ماوس ئەو شتانەی لەبەرەکرێ میکی ماوس و ئەمانەوە و یاریان بۆکەین و زەردەخەنەیان بۆکەین و خوێنان لێ وەرێتی. بزانین چەند جارێکم بەحسە دووباراکەن و ڕۆژانە میشاکەن اینجا دوایچن فەحسەکەکەن ینی یاریەکانیان بۆکەن اینجا چن فەحسەکەوە این چەند جارێک دووبارێکەنەوە لە ئاخیرا لە ریزەڵتی بەحسەکە باس سێرەکەن مەناعەی ئەمجا ئەمانەی کە زەردەخەنەیان بەرامبەر کراوە یاری خۆشیان بۆ کرێ ماوەیەکی چەند هەفتەیەکە چەند ڕۆژێکە مەناعەکان زۆر زیادی کردووە. ئەمان مەناعەکان وەکو خۆیەتی یا با بڵێن وردە وردە زیاکە. لەمەوە بۆیان دەرکەوت کە زەردەخەنە خۆشحاڵبوون لە ژیانە مرتاحبوون لە ژنەک زەردەخەنە هەموو جۆرەکانی پێکەنین زەردەخەنە خۆشحاڵبوون کەیف خۆشی یعنی نەک بە بەردەوامی بەس زۆرینەی کاتەکان چیەکە بەڕێزان؟ مەناعەی ئینسان بەرزەکات مەناعەی چی؟ جسم بەرزەکات و فعلەن زۆر زۆر گرنگە وەکو چۆن هەندێک خواردنێ مەناعە باشەکە هەندێک خواردنێ ئەی بەعەکسەوە ئێوە ئەزانن قەلەقی خانە سەرەتانیەکان زیاتر سەریعەکە قەلەقی ئەگەرێکی سەرەتانی هەبێ و قەلەقیش بێ چییە بێ؟ خانە سەرەتانەکانی چەندێک بۆ من لە چرکەیەکە ئەنی من نمونەیە وانە لە چرکەیەکە بۆ بڵێ خانەیەک بە 10 ملیۆن لەوانەیە بێ خانەیەک بێ بە 40 ملیۆن بێ بە 400 ملیۆن بۆ چکە قەلەقی وایە خەمۆشی وایە بێزاری وایە لەبەرەوە ئۆکەی وردە هەوڵ بە چاکیکە
یەکێک لە دیفێنس میکانیزمە واتە لە بەرگریە دەرونیە پێگەیشتوەکان کە مەزبوطە پێوتە هیومەر. هیومەر یعنی چی؟ یعنی خۆشحاڵی و بە کەیفخۆشی و شتەکان دەرەبڕێ. ئەگەر چی تووڕێ لە دەلامەکاڵە کوڕی باش تووڕێ لێ بەس بە نەوعێکی سەلامەت شتەکەی پێڵێ بە ڕووخۆشیە کۆ شتەکەی پێڵێ یەکسەر لی تووڕە نابێ واتە قسەکەی خۆیە گەێنێ پەیامەکەی خۆیە گەێنێ ئەوەی کە ئەیڵێ بە زەلامەکە بەڵام بە تووڕەیی نا بەچی؟ بە گەشاوەی بە زەردەخەنە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تووڕە ئەگەر تووڕە بووە لە شتێک بۆ من بیستە یەکێک شتێکی کردووە نا دروست ئەچوە سەر مینبەر کە خوتبەیە ئەی ما بال ئەقوام یفعلون کذا وکذا نێوت تۆ نا ئەوە بۆ هەندێک کەس هەن ئەیانەوێ وا بکەن و وا بکەن بەڵام خۆی وایە وایە یعنی بە ئەدەبەوە داوەشتانی کەسەکەی تەریق ناکردوانێ عاتە نێمە چیەکەین عاتەن خەڵک چیەکە کەسەکە یەکسەر ئیشکێنێ نا ئەکرێ بە زەردەخەنەوە پێی بڵێ ئەکرێ بە طریقەی تر هەیە پێی بڵێ بە سوحبەتەوە یعنی تعلیقێکی لێ بێت زۆر عەزێتی نەی ماشا بەس خۆی تێبگا لەو قسەیە ئەگەر ویستت یعنی کەواتە ئەمەش بەشێکە لەوەی کە منە عەزیاکەم بۆیە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه و سلم لا تحقرن من المعروف شيئا ولو أن تلقى أخاك بوجه طلق يعني چی؟ گراوە گەش خۆت گەگەر بڕۆشت نابەرەگا ئاوێنێک لە بەردەمانەوە وایە یعنی ئەها لێرە ئاوێنێکمان بەستە ئاوێن بووی مەمزان چۆن ڕێن بەرەگایە وایە مشکلە نێ لە هەندێک شوێنە تەرکیزە وەکو ساعقیەوەمانە بەڵام زۆرینەی شتەکانمان چۆنە ئێمە وایە نێ ئەزام لە کاتی مەشغوڵیە گردمان ئازابێ هەمومان بەس لە کاتەکانی تر ینی برادەرات و ئەوەش ناو ئەوەش نایە پێ ناکەنی یا دایمە پێکەنێ هەردووکی باش نییە چکە هەردووکی باش نییە ئەمان کەم ڕەوی ئەویان زیادە ڕەویە وەسەط حەسەب شوێن کەواتە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ شێوازە بوو